کە بە خۆم پێشمەرگەی شاخم ئێستا ژەوە معاشەکەەوە نایاندا وەڵا بۆ خۆم نەخۆشم سەرەتانمەوە 14 ساڵە لەبەرەوە خەڵکێت داشەقی پێەیە ناتوانێت لێوە بۆسێ بۆ خۆم ناڵێم خۆم مۆریشی نەگرم مشکیلە نییە بەڵام هەیە زۆر 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 لە من داماوتر و هەن ناتوانێت بڕاتەڕێەوە چیان پێوتون تاسە بۆچی موچەتان نهات وڵی ئێمە جەنامی بدری لێرەیە ئەڵێ من نایزانم ئەوانەی کە تەوزیعەکەن ئەڵێن نایزانی چەندێک پێشمەرگە بووی چەند ساڵ وەڵام من لە 75ەوە ڕێخستن من ڕێخستنم پێشمەرگەیش تقریبا 35 ساڵ من پێشمەرگە بووم تۆ زەلەوە پێش زۆر تۆڕە بووی لە چی تۆڕە بووی وڵی لەوانەیە لە تۆ تووڕە بووێتم بەس لە تۆ تووڕە نابم چونکە لەبەرەوە تووڕەبوونی من خاو بوومەوە کە تۆم بینی خاو بوومەوە لەبەرەوە ئێمە وەکو عێراق عێراقین وەکو کوردستانیش کوردستانین بەڵام وەکو هینیش ئێمە بۆ ئەڵێن ئەژمار چییە؟ ئەژمار بکرێیان نەکرێ چییە؟ ئێوە ژمارتان کردووە؟ من بەڵێ کردوومە من کردوومە و پاشگەزیش دامەوە لێ و کردوومە ناڵێم نەم کردووە باشە پێشمەرگەیەک کە چەند ساڵ خەباتی کردووە خانشین بووە ئێستا لە تەمەنیەکایە ئەکرێ لێرەیە بۆ سێ و موچینێنێ ئەکرێ لەبەرەوە ئێمە ئەگەر حکوومەتمان هەبێت حکوومەتی کوردستان عیبارەتە لە هەر چوار پارچە کوردستان ئەگەر حکوومەتی کوردستان بێت والله نازانم یعنی وە حکوومەتەیدی هێزی هەفتیان جودا کردوەوە لەگەڵ هێزی پێشمەرگەی کە بە خۆم پێشمەرگەی شاخم ئێستا ژەوە معاشەکەەوە نایاندا وەڵا بۆ خۆم نەخۆشم سەرەتانمەوە 14 ساڵە نەکرێن پێدێ کارەمە دەڵێن کێشەی تێدای ئەو کێشەکەی چاوە دەبێت تی ناگەم چەند کاتژمێرە لێرەی وەڵا لە بەیانی زۆر لێرەم بەنیازی ژنی موچە بن نەوەڵڵا دەڵێ نازانم بۆ ئایلاتۆ هێزی هەفتە ئەوش پێشمەرگەی شاخە زۆربەی زۆری پێشمەرگەیە نەحشاوامان لێ دەکەن کڕی خانوم پێ نادێت کارەبان پێ نادێت بەحسی خەستەخانم هەیە بۆم ناکرێت یەکشتم بۆ ناکرێت باشە ئێوە داواکارێکتان چییە سەلێریەکە ئەمە هەموو مانگە دووبارە بێتەوە داوامان لە حکوومەتی هەرێمی و لەو بەرپرسانەیە کە چارەسەرێکمان بۆ بکەن هەموو مانجێک معاشی خۆمان بدن